هۆکاری واسێنانی من زۆر کارکردو باری دارایی و ئەکەوێتە باری هاوڕەکانیشم. هاوڕەکانم زۆر کات بەمنیانەوت ئەوە ماویتەتەوە بکەوە باڵا و بەرزە لە پۆلا ینی وایە کرد کە تااقەتی خوێندنەکەم نەمێنێ وایە کرد تااقەتی دەرز و دەورەکەی خۆمم نەمێنێ. جەناب دایک و باوکت ماوە؟ بەڵێ زۆر کات نانی ئاهاتمەوە ماڵەوە دڵم پڕەبووە من هاوڕەکانم پێمەڵێن تۆ ماویتەتەوە بەس من نەمامەتەوە پێمەڵێن بۆ باڵا و بەرزە بۆوە و هەندێک کاتی شەکەوتە باری دارایی سەیری ڕەفیقەکان تەکەی ئەوان زۆر باشترێکن لە تۆ هیواشی تیا بوو زۆر لە من داماوتر بوون عنی باری داراییان باش نەبوو. وەناخەن چەند ساڵە وازت هێناوە؟ 3 ساڵە بێ. هیچ هەوڵن نەداوە محاولەیەکی تر بکەی دیسانەوە؟ بەش ئیسش بەشیمانم کەوازم لەمە قوتابخانە؟ نەچوومەتەوە بەس حەز ئەەکەم بڕۆمەوە لەبەر تەلەبەکانی تر لەبەر هاوڕەکانم ناچمەوە مەکتەب. بەرنامەت هەیە بسپیلا بکەیتەوە؟ ئەڵا زۆر حەزەکەم پس لەبەر هاوڕەکانم هەنێک کات دەڵێم سە بڕۆمەوەڵن تۆ چۆن بەم تەمەنەوە هاتیتەوە بۆ مەکتەب تۆ گەورەیت لەناو ئێمەیت ئاوە لەو دەوراز هەنێک کات هاوڕێ بێتە هۆی وازهێنانی مەکتەب ئەبێتە هۆی زەرەر و هەنێ هاوڕێژە بێتە هۆی قانجاز بووت. من پرسیارێک لە تۆ ئەەکەم قوتابخانە لە بەڕێوبەر تا مامۆستاکان تا توێژەر کەسیان هات بۆ ماڵەوە محاولەیەکت لەگەڵا بکە بۆی قەنەعەتت پێ بکە یان دانیشتێکت لەگەڵا بکەن بۆی بگەڕێنەوە بۆ خوێندن؟ بەڵێ مامۆستاکان من دی توێژەری کۆمەڵاتی هەمووی تەلەفۆنی ئەکرد ئاها بۆلام ئەی وەرەوە بۆ مەکتەبەکەەوە عنی تەلەبەیەکی زیرەک و تەلەبەیەکی ئاقلیت حەزەکەین بیتەوە بۆ مەکتەب بەڵام لەبەر هاوڕێکانم لەبەر باری دارایی توانای ئەوم لە بڕۆمەوە مەکتەبەکەم. جوان دەست خۆش ئەزیزانم یەکێک بوو لەو بابەتانی کە باسمان کرد کە بەڵێ دارایی کاریگەری هەیە ئومێ دەکەین ئینشاءالله تەعالا تۆی وەزیر تۆی مدیر عام تۆی دەسەڵاتدار تۆی و کەسانی کە پارەت بەدەستە ئیمزاد بەدەستە هۆکار نەبی بۆ وازێنانی خەڵکی من پێم وایە مە مەسئولێتێکی دنیا و قیامەتیە ئەمە بەشێکە لە کوردایەتی چی ینی کوردایەتێک لە زەمانێ لە زەمانەکان ئەگە شەڕ و بێ لەگەڵ بەعسە کوردایەتەکەی ئێستا من و تۆ ئەوەیە کە گەنجەکانمان بگەینین بە ئاواتی خۆیان بگەینین بە ئامانجی خۆیان بگەینین بە بڕوانامەی خۆیان بیان گەینین بە حەز و خولیاکانی خۆیان بۆی لە کاروان دوانەکەوێت وە لە دۆست و برادر و ئەحبابەکانی دوانەکەوێت کە تەمەنا دەکەین دارایەکانیش تەنها و تەنها هەر تەنها دایک و باوک نەبێت ینی هەندێک جار خاڵێک کە دەبینێت خوشکەزایەکی وازێنێ مامێک دەبینێت برازایەکی خەریکە وازێنێ پورێک دەبینێت لە ڕووی داراییەوە لە ڕووی هەرچیەکەوە کەسێکی نزیکی خەریکە وازێنێ قەی چێکە ینی ئەگەر من هاوکارێکیان ببم خۆ پێم وانە شتێکی زۆر خراپێ ینی خەڵکەی لە دەرەوەی وڵات دە وڵاتانی تر من بینیومە من لە یەکی لە وڵاتە ئەفریقیەکان جاری وا بوو یەکێک تەمیری دەکرد تەمیری چەند تەلەبێکی دەکرد بۆ ماستەر بۆ دکتۆرا بۆ زانکۆ دەوێت چەند تەلەبەیەک من مەسرفیان دەکەم کەواتە ئەگەر ئێمە بتوانین هاوکارێکی چەند قوتابیەک بین بە دنیاییەوە پێم وایە خێرێکی زۆر گەورەمان کردو و هاوکاریەک و دڵسۆزێکی زۆر باشمان نوانوە بۆ ئەو جۆرە گەنجە